وی پیشانگهی دا من پشتگاهی کریه دو کبالان دا براستی پیشانگهی توسا اگر بردوام بن دی پتر هنرمند سرکبن دی پتر سرکبنی دست خوبه اینن و دست خوشی هر کسی که کل بیر آمده بوید نوا پیشانگه همه دا سر تحدی اف کباله چکرینه و که افراد برف آزادی و بچیتن دائمی یعنی طاریاتی برف نهایی و خو خلاص بکتن فرق قام شين بشنجاكا هف بيش بكن وبرابتر ديك فنياسين هنرمند دفرا زاخو سيميل ودوغ يكدو ديك فنياسن لكن كارو كارتوان شاون بيك فا امبشين كارك باش وصل انجام بدن وقت بشنجاكا مازن بشنجاها جهاتيا بستو هش هنرمند بشك داركنا بشنجاهي وبو شيستو تشتك کارن هنری چیز پیکل، چیز تابلو، چیز سرامیک بیکاریه. کردنەوەی فیستیڤاڵی بەهاریە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کە هەموو ساڵێم پێ ئەم فیستیڤاڵ ئەکەینەوە مەبەستی ئامانجی ئێمەش ئەوەیە لەم فیستیڤاڵەکەوە کۆمپانیا ناوخۆیەکان و دەرکیەکان بەشداری تیادا بکەن ئامانجی ئەمەش ئەوەیە کە بە نرخێکی هەرزان دەست هاوڵاتیان بکۆن نزیکبوونەوەی مانگی ڕەمەزانە پێشانگای بەهارەیە بەرهەمی ناوخۆیمانێ بەرهەمی دەرەکیشوانێ ئاماژمان لەم پێشانگای ئەوەیە کەمترین نرخ پێشکەشی هاوڵاتیان بکەیت بە هیوای سوود. فستیڤاڵی هۆشیاری تەندروستی لە زۆربەی شارەکانە ئەکرێت بە خۆشحاڵی ئەمە دووەم ساڵە لە زانکۆکەی ئێمەش ئەکرێت لەسەر کۆمەڵێک هۆشیاریەکە بە شێوەیەکی گشتی بۆ ڕۆژانەمان بەکاردێ ئەبێ ئاگامان لەبێت کە چی بکەینە تەندروستی خۆمانە چەند بابەتێک لە خۆ ئەگرێ وەکو فشاری خوێن و ڕێژەی شەکرە و ڕێژەی خوێن و جۆری خوێن و هۆشیاری تەندروستی دەربارەی نەخۆشی ژێرپەنجە و هەروەها ئاگادارکردنەوە دەربارەی چۆنەتی نەکێشانی جگەرەکێشان. طبعا لو مهرجانات طلبة خوما إيشان كردية لأنواع فحوصات عرجان كردية فحوصات شكر فحوصات مثلا ضغط فأوشانا طبعا طلبة فير ذبي زور باشا بطلبة زانكو كركو أما مهرجانات طبعا أولا نفسية طلبة شاك كان دواي تعايش سلمي بهموي قوميات بيكوا دجين لكركوك إن شاء الله.